بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسی لقی 15 پارتیە لە خانەقین لەسەر ئەم پرسە قسەی لە گەڵەکەین. کاک ئەکبەر ئەم کاتت باش، دوێنێ ئێوە کۆبوونەوەیەکتان هەبووەکو پارت و لایەنە سیاسیەکانی خانەقین و ئەو ناوچەیە، ئەگەر بە ئێمە بڵێیت ئێوە وەکو پارتە لایەنە سیاسیەکان لە خانەقین و دەوروبەری ناوچە دابڕاوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لەو دەڤەرە چ مەترسیەکتان لەسەر ئەم بابەتە هەیە، بابەتی سەرژمێری گشتی لە عێراق؟ بە ناوی خی گەورە و میهرەبان، باش کاک ئەکبەر دەنجی لای من دەما، ئەگەر گوێت لە منە کاک ئەکبەر بۆی درێژە بە گفتوگۆکەمان بدەین، نازانم ئێستا گوێت لە منە؟ گوێم لە جەنابتە، من گوێم لە جەناب. پرسیاری ئەوەم کرد دوێنێ کۆبوونەوەیەکتان هەبووەکو پارت و لایەنە سیاسیەکان لە خانەقین و دەوروبەری، ئێوە لەوێ چۆن قسەتان لەسەر ئەم بابەتە کردووە، ئەو مەترسیانە چین کە ئێوە وەکو لایەنە کوردستانیەکان لەم پرۆسەیە هەستی پێیەک؟ حقیقەتەن مەترسی ئێمە وەکو حەزب و لایەنە سیاسیە کوردستانیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە دەبوو مادەی 140 هەتاوەکو ئێستا جێبەجێ بکرایە و لە دوای ئەوە قۆناغەیەک لە دوایەکەکانی مادەی 140 کە جێبەجێ کرا و دواتر ڕاپرسیە کرا لەم ناوچانە، مەسیر و چارەنووسی ئەم ناوچانە یەکلایی بوویەوە کە ئێمە وەکو کورد بڕواایی تاوامان بەوە هەیە کە ئەم ناوچانە کوردستانین و بۆ دەقیقەیەک و بۆ ڕۆژێک و بۆ مایەک و بۆ ساڵێکیش هیچ کەسێک ناتوانێت ئەم ناوچانە لە کوردستانی عەزیز و خۆشەویستدا ببڕێ. مەترسی ئێمە ئەوەیە کە ئەبوای ئەم ناوچانە ئاسایی بکرایەتەوە، دواتر لە دوای ئاساییکردنەوەی ئەم ناوچانە بڕیار لە سەرژمێری بدرایە بۆ ئەوەی ئەو هەزاران ئاوارەی کە لە ڕابردوو ئاوارە بوونە بە هۆکارە جاجیەکان هەموو بگەڕانەوە بۆ شۆن و بۆ زێدی باو باپیری خۆیان، دواتر ئەم سەرژمێرێ بکرایە بۆ ئەوەی عەدالەت و دادپەروەری لە سەرژمێرەکە ڕەچاو بکرایە و تایە جێبەجێ بکرایە. لە جەنابتانی ناشارینەوە ئێمە بە دوو قۆناغ خەڵکی بەڕێز و جەماوەری بەڕێز و شەرەفمەندی سنووری ئێمە لە خانەقین و جەلەولا و سەعدیە و مەندەلی و قەرەتەپە و جەبارە و ناحیەکانی تر ناحیەی قۆرەتوو و مەیدان ئاوارە بوونە. قۆناغی یەکەمی لە دوای نوسکۆی دڵتەزێنی شۆڕشی ئەیلولی مەزن لە ساڵی 75 هەردوو ناحیەی قۆرەتوو و مەیدان بەسەر جەم گوندەکانی تەرحیل و دواتر تعریب کرانەمانە. لە دوای ئەمە کە ئەم خەڵکانەی ئەم ناوچانە کە گەڕانەوە وردە لە کەلار و گەرمیان و دەربەندیخان و باوەنور و شارەکانی تر نیشتە جێبوونە، تەماشای ئەو دوو ناحیە بکەین و تەماشای سەرجەمی گوندەکانیان بکەین، زۆر بە کەمی خەڵک گەڕاوەتەوە بۆ ئەو گوندانە، یعنی ڕێژەی گەڕانەوەی خەڵک بۆ ئەو گوندانە بۆ ئەو دوو ناحیە ناگاتە سەدات دەیش کەمترە. بۆیە مەترسی ئێمە ئەوەیە کە ئەمانە لە سەر شوێنی ڕەسەنی خۆیان و شوێنی زێد و باو باپیرانی خۆیان ئەمانە سەرژەمێر نەکرێن. قۆناغی دووەم ئەو خەڵکەی ئێمەیە کە لە ماوەی ئەو چەند ساڵەی شەڕی داعش و دواتر پەلاماردانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەمە ڕوویدا، خەڵکێکی زۆری ئێمە لە ناو خانەقین و لە گوندەکانی دەوروبەری خانەقین، لە جەلەولا، لە سەعدیە، لە مەندەلی، لە قەرەتەپە و جەبارە ئاوارە بوونە، دەربەدەر بوونە. ئەمانە بە حکمی ئەوەی کە نەچوونە ژێرباری ئەو داگیرکاریە و نەچوونە ژێرباری ئەوەی کە شەرەف و کەرامەتی خۆیان بخەنە مەترسی، ئەمنیەت لەو ناوچانە نەبوو، هێزی پێشمەرگە لەو ناوچانە کشایەوە، ئەمانە ماڵ و میلکانی خۆیانیان بەجێ هێشت و ئاوارە بوونە. باشە، بۆ ئەم پرۆسەیە ئەمانە چۆنە گەڕێنەوە کاکەک لە ئاساییکردنەوەی ئەم ناوچانە بگەڕایانەوە؟ بۆ ئەم پرۆسەیە ئێستا ئێمە هەموو لایەن و حزبە سیاسیەکانی کوردستانی لە سنووری پارێزگای دیالە دوێنە ئەو کۆبوونەوەمان ئەنجامدا و بە تێکڕا پێکەوە هاوهەڵوێست و هاودەنگ بووین کە پێکەوە هەمومان بانگەوازێکمان ئاراستەی جەماوەری سەربەرزی خۆمان کردووە لە سنووری پارێزگای دیالە کە بۆ ئەم هەفتەیە لوتف بکەن و بگەڕێنەوە سەر خاکی زێدی باو باپیرانی خۆیان و بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵ و میلکانی خۆیان بۆ ئەوەی لە شوێنی ڕەسەنی خۆیان ئەمانە سەرژمێر بکرێن و تۆمار بکرێن بۆ ئەوەی لە ئایندە تووشی کێشە و گیر و گرفت و ئاریشە نەبین. زۆر باشە کاکەکبەر، ئەگەر لە گوندێکە کە وەکەڵەی پێشتر هەمووی کورد بووە و ئێستا لە
5 تا لە سەعات 10 کورد بێ ئەم خەڵکە بڕاتەوە ینی ماڵ و حاڵی لەوێ نەماوە ینی چۆن بچێتە کوێ سەرژمێری خۆیان بکەن لەوێ لە ماڵە خزمێکی دانیشێ لە ماڵە دۆستێکی دانیشێ لە ماڵە برایەکی دانیشێ ئەزانی چۆنە بە نسبەت خانەقین هەمیشە بە سێنگ فراوانی بە ڕۆحێتی کوردانە بە ڕۆحێتی کوردپەروەری بە ڕۆحێتی نیشتمان پەروەریەوە لەم 20 ساڵەی ئەخیر بە تایبەتی ڕەفتاری کردووە و کردداری هەبووە و هەڵوێستی خانەقین ئێمە بەرز ئەنرخێنین لەو بارەیەوە بۆیە هەر ماڵێکی خانەقین کراوەیە بەڕووی هەموو خزم و کەسوکاری ئێمە کە ئاوارە بوونە و دەربەدەر بوونە ماڵەکانی ئێمە بەڕووی ئەوانە واڵایە ئێمە خاوەن ماڵ نین ئەوان خاوەن ماڵن ئەتوان بگەڕێنەوە و ئەم چەند ڕۆژە پێکەوە وەکو برا لەناو ئەو خانوانە و لەناو ئەو ماڵانە پێکەوە دانیشین هەتاوەکو سەرژمێرەکە ئەکرێ و دواتر دەرەنجامەکان بە دادپەروەرانە تۆمار بکرێن. باش ڕۆڵی ئێوە وەکو حیزب و لایەنە سیاسیەکان لەو دەڤەرە چییە بێت بۆ ئەوەی ئەو خەڵکە لە شوێنی خۆیان ئامادە بن و لەو پرۆسەیە بەشداری بکەن بڕیاری چیتاندا لەو کۆبوونەوەی دوێنێ ئێمە بڕیارماندا کە هەمومان پێکەوە ئەم حیزب و لایەنە سیاسیانە هاوکار و پشتیوان بین کار ئاسانی بکەین و ئەلحەمدوللیلا حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار و پشتیوانێکی باشە و هەروەکو ئەو بڕیارەی کە دوێنێ لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە سەرۆکایەتی دیوان درا هەموو ئەو براو خۆشکانەی کە مامۆستا و فەرمانبەرن یان قوتابین لە قوتابخانەکان یان قوتابین لە پەیمانگا و زانکۆ ئەمانە هەمووی بۆ ماوەی 8 ڕۆژ ئەمانە مۆڵەت دراون کە بگەڕێنەوە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لێرە تەواجدیان هەبێ لەوێ غیاب نادرێن کراوە بە پشوو بۆیان هەروەها کاراسانی تری شەکرێت لە ڕووی هاتوچۆ و ڕێگا و بانەوانە هاوکار و پشتیوانی هەموو ئەو خانەوادە بەڕێز و محترەمانەی خۆمانە بین ئێمەش وەکو حیزب و لایەنە سیاسیەکان لێرە ئامادەیی تەواومان هەیە هەر ئازیزێکی ئێمە هەر خانەوادەیەکی بەڕێزی ئێمە لە هەر شوێنێکی کوردستان کە نیشتەجێیە یان ئەوەشت لێ نەشارمەوە ئێمە خەڵکێکی زۆریشمان لە بەغدا ئاوارن ئەو خەڵکانە ئێمە کە خەڵکی مەندەلی و بەلە دروز و خەڵکی قازانیە و ئەوانن بەڕاستی خەڵکی خانەقین و خەڵکی سعدیە و خەڵکی جەلۆلا ئێمە ئاوارەشمان هەیە لە بەغداد ئاوارەشمان هەیە لە پارێزگاکانی تری عێراق جگە لەوانەیە کە ئاوارە بوونە لە پارێزگاکانی کوردستانن لە ناو هەرێمی کوردستان خەڵکی تریشمان ئێمە ئاوارەیە لە بەغداد ئاوارەیە لە ناوەڕاست و خوار و عێراق ئاوارەیە ئێمە داوا لەوانی شەکەن کە ئەوانیش بگەڕێنەوە بۆ ئەوەی ئەم زێدە کە زێدی باو باپیرانی ئێمەیە و زێد و باپیرانی ئەوانە ئەم خاکە پیرۆزە کە خاکی ئێمەیە ئەبێ هەمومان تەواجدمان هەبێ لێرە بۆ ئەوەی سەرژمێرەکە لێرە بکرێ دواتر فرتوفێڵمان لێ نەکرێ ئێمە هەمیشە بە دڵپاکی خۆمان بە دڵسافی خۆمان دایمە بوونەتە قوربانی ئەوەی کە ئەوان ئەگەر سەرژمێری بە مەبەستی گەشەپێدان بێ ئێمان لەگەڵین بەڵام لە عێراقێک کە 27 ساڵە سەرژمێری نەکراوە و لە کوردستانێک کە 37 ساڵە سەرژمێری نەکراوە ئەمڕۆ سەرژمێریەکرێ ئێمە مەترسی ئەوەمان هەیە کە ئەم سەرژمێریە بە مەرامی سیاسی دوای دەرەنجامەکانی بەکار بهێنن و دژی ئێمە بەکاری بهێنن و دواتر ئەمانە ئەم سەرژمێریە بکەنە بەدیلی جێبەجێکردنی مادەی 140 و بڵێن ئەمە ئەحسا و ئەمە سەرژمێری ئەم ناوچانەیە و ئەبێ پێی قەناعەت بکەن کە ئێمە ناچینە ژێر ئەو فشار و ئەو بارەوەکە ناوچەکانی ئێمە دیموگرافیایی ناوچەکانی ئێمە بگۆڕن بە شکلێک کە لە کوردستانی بوونەوە بیبەن بۆ ئەوەی کە ئەم شارانە بکەنە شارێکی عێراقی هەرچەندە ئێمە بڕوامان بەوە هەیە کە ئێمە وەکو عێراقی ئەگەر ماف و حەق و حقوقی ملەتی ئێمە وەکو هاوڵاتیەکی دەرەجەیەک لە عێراقا ئەگەر عێراقی فیدراڵ ئەگەر ڕەچاو بکرێ ئێمە کێشەمان نابێ بەڵام کێشەی ئێمە بە درێژایی مێژوو ئەوە بووە ئەو شەراکەت و تەوافق و تەوازنەکە لە عێراق هەبووە بەغداد جێبەجێی نەکردووە بەغداد باوەڕی پێی نەبووە بەغدا هەمیشە لە یاسا و لە دەستور ئەو مادانەی کە لە مەسلحەتی خۆیان بۆ لە بەرژەوەندی خۆیان بۆ جێبەجێیان کردووە و ئەوەی کە لە مەسلحەت و بەرژەوەندی خۆیان نەبووە جێبەجێی نەکردووە بەسیترین نمونە سادەترین نمونە کاکە عەمار ئەوەیە بەڕاستی کە کوردستان حەقی ڕەوای کوردستانە کە تۆ موچە بۆ موچەخۆری کوردستان بنێری بەڵام بەداخەوە ئەمڕۆ 15 موچەخۆری ئێمە مامۆستا و فەرمانبەری ئێمە هەتاوەکو ئەمڕۆژ موچەی مانگی 10 جارێ وەرنەگردووە بۆ ئەم فەرق و جیاوازیە بکرێ ئەگەر بەڵێ بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسی لەقی 15 پارتی لە خانەقین زۆر سپاس بەڕێستان بۆ بەڕێستان کات هەرەوەنە دەرفەتمانەیەات ئەجینا بابەتەکە زۆر لەوە زیاتر هەڵەکرێت